سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵە سوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئاڵلقەی حەوتەم. دەر و ماڵ شەپۆلی دەدا لە خەڵک بەدابوو نەریتی کوردەواری نانی نیوەڕۆ و شەو بە هەموو میوانەکان دەدرا و شایی و هەڵپەڕین بەردەوام بوو بۆ ئەوەی کارەکان بەباشی بەڕێوە بچن. چەند کەس لە براکانم و هاوڕێکانمان ئەرکی ئامادەکاری و دابینکردنی پێداویستیەکانیان گرتبووە ئەستۆ و کارەکانیان لە نێو خۆیاندا دابەش کردبوو. زۆربەی خزمان و دۆستانمان هاتبوون و یارمەتیان دەکرد. هەموو بەشدار بوون و گوشارێکی وا لەسەر کەس نەبوو. بۆ نمونە کاتی نیوەڕۆ چەند کەس سفرەکانیان ڕادەخست و کەسانی تریش قاپ و دەوری و کەوچک و چنگاڵ و لیوانیان دادەنا. دوای نان خواردنی میوانەکان سفرەی ئاخر هی ئەو کەسانە بوو کە کاریان دەکرد. کەیان فەرزاد یادی بەخێر جاری وابوو لە کاتی نان خواردندا گۆرانی دەکوت. جەماعەت هەڵدەستان دەورێک هەڵدەپەڕین و دەهاتنەوە سەر نان خواردن. شەوانە ئامادەکاری بۆ نان و خۆراکی ڕۆژی دواتر دەکرا. هەموو دانیشتنەکانیش بۆ ڕێکخستنی کارەکان دەبوونە دەرفەتێک بۆ کایە و سرود و گۆرانی و گێڕانەوەی قسەی خۆش. زۆر ئاگامان لەوە بوو کە میوانەکان وەک یەک ڕێزیان لێ بگیردرێت و هەموو کەس ڕازی بێت و کەس هەست بە فەرق و جیاوازی نەکە. مزەفەری فەرزاد و ماجیدی برام بەرپرسی دابینکردنی کارەبا و ڕۆشنایی بوون. کاتێک فەریدە و نەسرین زەکەریایی چوونە ناوگەڕی هەڵپەڕینەکە هەموو ئەوانەی وا لەوێ بوون دەگریان چونکە شوعەیبی برایان هێشتا هەر لە زیندان بوو، حوکمی 12 ساڵی پێدرا بوو. هەموو نیگەرانی ئەو بوون. کەیان فەرزاد گۆرانی بە شوعەیبدا هەڵدەگوت و لە شێعرێکدا دەیکوت: ڕەنجێک من کێشام لە پای یاری جوان، شوعەیب نەیکێشی چەند ساڵ لە زیندان. ئەو شەوە دایکم لە نێوان کاک فواد و حسێندا ڕاکشا و زوو دەیکوت: مەردە بیم جنە و زیندە بیمەوە، وەک حەزرەت یاقوب یۆسف دیمەوە. شەوی یەکەمی هاتنەوەی کاک فواد زۆر نەخۆش بووم و ماڵەوەش کە پڕ بوو لە دەنگ و هەراو هاتوچۆ ئیتر نەدەکرا لەوێ بمێنمەوە و بردمیانە ماڵی هاوسەیەک. دایکم و فایزە بەردەوام دەهاتن و سەریان لێدەدام. ئەو شایی و خۆشیە زیاتر لە 2 حەوت و درێژەی هەبوو. چەند ساڵێک بوو جارجار خوێنی لوتم بەردەبوو. زۆر دوکتر چوو بووم بەڵام عیلاج نەدەکرا. فرا ئەزیەتم کێشا. دوای ماوەیەک کاک فواد لە ڕۆژنامەدا دیبووی کە دکتوری چینی لە باکووری ئێران لە شاری ڕامسەر بە ئاکوپۆنکتۆر دەرزی ئاژنکردن چارەسەری زۆر نەخۆشی دەکەن. مەجدی نارد و وەختی بۆ گرتمەوە. چەند حەوت و دواتر من و کاک فواد چوینە تاران و لەوێوە لەگەڵ دۆستێکی بنەماڵەمان بە ناوی سۆهراب کەیقوبادی کە ئەویش نەخۆش بوو چوینە شاری ڕامسەر. لەو سەر و بەندەدا خەباتی خەڵک زۆر پەرەی گرت بوو. زیندانیانی سیاسی بەرەبەرە ئازاد دەکران. کاک فواد بۆ ئازادی شوعەیب زۆر بێقەرار بوو. لە تاران بووین کە خەبەر هات ژمارێک زیندانی سیاسی ئازاد دەکرێن. چوینە زیندانی قەسر. لەوێ ئەفسەرە نیگابانەکە کاک فوادی ناسیەوە و کوتی: فواد خان بۆ هاتووی بۆ ئێرە؟ ئەویش کوتی: خزمەکانمان ئازاد بکەن ئیتر نایێ. زۆر چاوەڕوان بووین شوعەیب ئازاد نەکرا، بەڵام زۆر کەسی تر بەربوون کە یەکیان بە تەمەنترین زیندانی سیاسی ئێران بوو. سەفەر قارەمانی 32 ساڵی زیندان کێشا بوو. ئەوی تریان کە کەم تەمەنترین زیندانی بوو و بزانم شۆرەتی شیشەگەر بوو. لەگەڵ سەفەر ڕۆیشتین بۆ دانیشگای تاران و دواتریش چوینە ماڵیان. ڕووداوەکانی پێشڕاپەڕین. خەباتی خەڵک خەریک بوو پەرەی دەگرت. خۆپیشاندان و کۆبوونەوە لە هەموو شارەکان دەستی پێکرد بوو. کاک فواد هێشتا ماندووی 4 ساڵی زیندان لە لەشی دەرنەچوو بوو. ئێمەش هێشتا هیچ کاممان پڕبەدڵ تاسەی دیدارمان لێی نەشکا بوو. نەچاومان تێر ببوو لە دیتنی و نەدڵ و دەروونمان دوای تامەزرۆیی ئەو هەموو ساڵە ئارامیەکی تێگەڕا بوو.
کاک فواد دەستی بە فعالیەتی سیاسی کردەوە و کۆبوونەوە و دیداری لەگەڵ هاوڕێکانی دەست پێ کردەوە. سەرەتا لەگەڵ چالاکانی مەریوان بۆ هەڵسەنگاندنی هەلومەرجی تازە بۆ خەباتی ئاشکرا و جەماوەری و داڕشتنی پلان کۆبوونەوە و قسە و باسییان دەست پێ کرد. دواتر چووە سەردانی هاوڕێیانی دیکەی لە شارەکانی تری کوردستان. دوای ئەو چاوپێکەوتنانە تێگەیشت کە ڕێکخراوەکەیان ئەو جۆرەی وا پێویستە چالاک و کاران نییە. لەم پەیوەندیەدا دوای ڕاوێژکاری لەگەڵ هاوڕێیانی تر ساغ بوونەوە و بڕیاریاندا کە کۆبوونەوەیەکی بەرین پێک بێنن و لەسەر بەرنامەی کاری داهاتووی ڕێکخراوەکەیان و گۆڕانکاریەکاندا قسە بکەن. 2 مانگ دوای ئازادبوونی کاک فواد ئەو کۆبوونەوەیە لە پاییزی ساڵی 1957 هەتاوی واتە 1970 زاینی گیرا و دواتر لە کۆنگرەی دووهەمی کۆمەڵە بڕیاردرا ئەو کۆبوونەوەیە ناوبنرێ کۆنگرەی یەکەمی کۆمەڵە. باسەکانی کۆبوونەوەکە تەرخان کران بۆ پێداچوونەوەی کار و تێکۆشان و پلاندانان بۆ هەڵسوڕانی داهاتووی کۆمەڵە و پەیمان تازەکردنەوە لە نێوان ئەو هاوڕێیانەی وا تازە لە زیندان ئازاد کرابوون و هەروەها هاوڕێیانی دەرەوەی زیندان. سەردەمێکی تازە دەستی پێکردبوو، شێوەی خەبات گۆڕا بوو. پێش زیندان لە ناو هەزاردا و تەڵەی ساواک و دەستگا جاسووسیەکانی ڕژیم بە نەهێنی کاریان دەکرد و لە زیندان دەبوو خۆ حازر بکەن بۆ لێدان و ئەشکەنجە. ئێستا هێزێکی گەورەی بێبەشان کەوتبووە جوڵە. ئەوانەی وا ساڵانێکی زۆر لە ژێر ستەمدا بوون ببوونە هێزی پێکهێنانی ئاڵوگۆڕ. دەستگا سەرکوتگەرەکانی حکوومەت کە پێشتر هەموو جوڵەیەکیان لە بەرچاو بوو ئێستا خەریکی پاشەکشە بوون. خەباتەکەش تەنیا لە دژی دەسەڵات و دام و دەستگاکانی حکوومەت نەبوو. هەموو شێوەیەکی ستەم و هەموو ئازار و بێداد و نایەکسانیەکی ناو کۆمەڵگا ببوونە جێی قسە و باسی شۆڕشگێڕان. کاک فواد بێوچان هەڵدەسووڕا. لە مەریوان لە ناو کۆڕ و کۆمەڵی ڕۆشنبیراندا خەریکی بناغەتدانانی ئۆرگان و ڕێکخراوە دموکراتیکەکان بوو و لە ناو جوتیاران و کرێکاران باسی پێویستی ڕێکخستنی ئەوانی دەکرد. لە سنە و شارەکانی تریش هەوڵیان دەدا بۆ ڕێکخستنی پێشوازی لە زیندانیە سیاسیەکان وەک شوعیب زەکەریایی، یوسف ئەردەڵان، تەیفور بەدحایی و باقی شارەکانی تری کوردستان. هەروەها بۆ ڕێزگرتن لە خەبات و تێکۆشانی سمایل شەریفزادە و هاوڕێکانی کاک فواد و عەبدوڵڵا بابان بە هاوکاری کۆمەڵێک لە هاوڕێیانیان لە دەرەوەی کوردستان مۆنۆمنتی یادی ئەو ئازیزانەیان لە گۆڕستانی تایلە لە سنە دروست کرد. کاک فواد زۆر بایەخی دادەنا بۆ خەبات و تێکۆشانی سمایلی شەریفزادە و هاوڕێکانی. کاتی ئازادبوونی شوعیب لە زیندان ڕێوڕەسمی پێشوازی لەو لەسەر گڵکۆی سمایلی شەریفزادە و هاوڕێیانی بەڕێوەچوو. ئەو ساڵش هەر لە ئەڵمانە مامۆستا بووم. هیوادار بووم کاک فواد زیاتر لەوێ بمێنێتەوە و زیاتر لەگەڵی بین. بەڵام بەداخەوە ئەو دەرفەتە هەرگیز نەڕەخسا. لەو سەردەمەدا منیش زۆرم هاتوو چۆ دەکرد. بۆ بەشداریکردن لە خۆپیشاندانەکان دەچوومە شار کە دەشهاتمەوە بۆ ئەڵمانە دەنگ و باسی کۆبوونەوەکانم بۆ خەڵک دەگێڕایەوە. مانگی ڕازبەر یەکەمین خۆپیشاندان کە لە دەبیرستانی فەڕۆخیەوە بەرەو ئیدارەی فێرکردن و بارهێنان دەستی پێکرد خەڵکێکی زۆر بەشدار بوون. داخوازیەکانی خۆمان لە بڕیارنامەیەکدا خوێندەوە. موسا شێخولئیسلامی شێعری گژەبای چاوەی برای فاتحی شێخولئیسلامی خوێندەوە. ڕێکخراوی مامۆستایانی مەریوان جامعەیە معلمانە مەریوان دامەزرا. مانگی دواتر لە ناو ئیدارەی فێرکردن و بارهێنان بۆ ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بە دوورخستنەوەی چەند مامۆستای مەدرسەی مەریوان مانگرت. بۆ پێشوازی لە زیندانیانی سیاسی شارەکانی تر دەچووینە ئەو شارانە. لە مانگرتنی خەڵکی ئاوایی بێلوودا کە لەگەڵ ئاغاکان و دەوڵەت لەسەر مەسەلەی زەوی لە کێشەدا بوون و دواتر مانیان لە خواردنگرت بەشدار بوو. زۆربەی خەڵکی ئاواییەکان ترس و نیگەرانیان هەبوو. پێیان وابوو هەندەری ئەم ناڕەزایەتی دەربڕین و مانگرتنانە تەنیا تاقمێکی گەنج و ڕۆشنبیرن و دەرەقەتی ئەو هەموو دام و دەستگا ئەمنی و چەکداریەی حکوومەت نایەن.
هێندێکیان پێیان ناخۆش بوو کە شا بڕوخێت و لەوە دەترسان کە بە ڕووخانی حکوومەتی شا ئاغاکان دیسان دەسەڵاتی خۆیان داسەپێننەوە و ئەو بەشە زەویانەش لە جووتیاران بستێننەوە کە 15 ساڵ لەوە پێش دابەشکرا بوون. ئەو نیگەرانیەی ئەوان بێبنەما نەبوو، بەرەی شۆڕش بەگشتی ڕێکخراوەیەکی بەهێزی نەبوو کە جووتیارانی هەژار دڵنیا بکا کە لە بەرامبەر ئاغاکاندا دایان پارێزێ. بەرەبەرە کاتێک شۆڕش پەرەی دەستاند و بەشداری کۆمەڵانی خەڵک لە شۆڕشدا زیاتر دەبوو، ئەوانیش ئەو ترس و سامەیان کەم دەبووەوە و وردە وردە دەهاتنە مەیدان. ئەمجار خەڵکی زۆر ئاوایی بوونە پشتیوانی مانگرتنی خەڵکی بێلوو. حکوومەت کەوتبووە تنگانەوە، زوو کاربەدەستانی گەورەیان دەگۆڕی و وایان نیشان دەدا کە گۆیا هێندێک لە بەرپرسانی دەوڵەت بوونەتە هۆی تووڕەیی خەڵک. چەند جارێکیش سەرۆکوەزیرانیان گۆڕی بەو هیوایە کە جەماوەری خەڵک ئارام ببنەوە. ئەم ئاڵوگۆڕانە سوودێکی ئەوتۆی بۆ ڕژیم نەبوو، جەماوەری خەڵک جار لەگەڵ جار تووڕەتر دەبوون و بڕوایان بەهێزی خۆیان زیاتر دەبوو. ئەساری کە ژێنراڵێکی ئەرتەشی ئێران بوو، کرایە سەرۆکوەزیران و حکوومەت بووە نظامی و ئیتر لە زۆر شوێن لە کاتی دیاریکراودا هاتن و چوون قەدەغەکرا. حکوومەت لە کوردستان کەسانێکی وەک ژاندارمە دامەزراندبوو چەکی پێدابوون، پێیان دەکوتن چریک و لەسەر هەموو جادەکان دانرابوون بۆ خەڵک پشکنین و جەماوەریان زۆر ئازار دەدا. خەڵکی ئاواییەکان کە بەیانیان ماست و پەنیر و شتی دیکەیان دەبردە شار بۆ فرۆشتن، ئەم ژاندارمانە لەسەر ڕێگاکان تەنانەت بە سیخ و سەرنەیزە ناو قابلمە ماستی خەڵکیان دەپشکنی. خەڵک بەرەبەرە تووشی نیگەرانی دەبوون و هەستیان بە نائەمنی دەکرد، لەبەرەوە زۆر کەس ڕوویان کردە چەککڕین. لە مانگی سەرماوەزدا بۆ پێشوازی لە شوعەیب زەکەریایی تا نزیک کرماشان چوین. خەڵک بەدەیان هەزار کەس بەشدار بوون. ئەو ڕۆژە ئەحمەدی موفتیزادە بەیاننامەی بڵاو کردبووەوە و داوای لە خەڵک کردبوو نەچنە پێشوازی شوعەیب. نووسی بووی ئەو کۆمۆنیستاس بازمەوە نیست، واتە ئەو کۆمۆنیستە و لە ئێمە نییە. زۆر کەس لە خەڵکی سنا ئەم هەڵبێستەی ئەحمەدی موفتیزادەیان پێناخۆش بوو. کاک فواد و هاوڕێیان سدیقی کەمانگەر، عەبدوڵڵا بابان، ئەیوب نەبەوی، جەمیل زەکەریایی و کەسانی تر ئەم پێشوازیەیان ڕێکخست بوو. وایان دانابوو کە ڕێوڕەسمەکە لە گۆڕستانی تایلە لەسەر گڵکۆی سمایلی شەریفزادە و هاوڕێکانی بەڕێوە بچێ. ئەتا ڕۆستەمی سرودی ئەی شەهیدانی خوێند، ڕێبوار شیعرە بەناوبانگەکەی خۆی گەشتێک لە کوردستانی خوێندەوە. شوعەیب و هوشمەند ڕەوشەن توودا وەک زیندانیانی ئازادکرا و قسەیان کرد و ماجیدی برام ژیاننامەی سمایل شەریفزادەی خوێندەوە. هێشتا ڕێوڕەسمەکە تەواو نەببوو کە هێرش کرایە سەرمان و نارنجەکی گازی فرمێزگڕێژیان هاویشتە ناومان. خەڵک زۆر یارمەتیان کردین. لە نزیکی من و تەلعات نارنجەکێکیان خست، جوڵەمان لێبڕابوو. پیاوێک دەستی گرتین و بردینە حەوشەی ماڵی خۆیان و ئاگری بۆ کردینەوە تا هێندێک باشتر بووین. ئەوسا لەگەڵمان هات تا چوینەوە ماڵی شوعەیب. خەڵکێکی ئێجگار زۆر لە شارەکان و دێهاتی کوردستانەوە هاتبوون بۆ بەخێراتنی. چەند ڕۆژێک لەوێ بووم و لەگەڵ فەریدە و نەسرین میوانداریمان کرد. ڕۆژێک کاک فواد کوتی بچم بۆ سنا بۆ لای یەکێک لە هاوڕێیانی، کوتی کە ئەو لەوێ ئەمانەتیەکم پێدەدا و من دەبێت لەگەڵ یەکێک لە هاوڕێکانم وەریگرم و بیهێنمەوە بۆ لای ئەو. لە سنا چوومە ماڵی فەهیمەی قوتبی و لەگەڵ ئەو چوون و ئەمانەتەکەمان وەرگرت. 2 دەمانچە و 4 بەستە فیشەک بوون. لەگەڵ فەهیمە بەشمان کرد و لە ژێر جلەکانەوە لە پشتمان بەست و بەرەو مەریوان وەڕێکەوتین. ئۆتۆبوسەکە درەنگ ڕێکەوت، لەبەرەوە کەمێک درەنگەیشتینەوە. کاتێک زەنگی دەرگامان لێدا، کاک فواد کە زۆر نیگەرانی درەنگ هاتنەوەی ئێمە ببوو، دەرگای لێکردینەوە و کوتی کە نیگەران بووە و پێیوا بوو گیراوین. تێپەڕبوونی ڕۆژەکانی شۆڕش لە مەریوان. خەڵکی مەریوان وەک هەموو شوێنەکانی تری ئێران بە گەرموگوڕی بەشداریان لە شۆڕشی ساڵی 1357 هەتاوی واتە 1979 زاینی کرد.
هاودڵی جەماوەر زۆر بەرچاو بوو. بۆ ناشتنی یەکەمین گیانبەختکردووی ناوشار حەممەی تاڵەوەران کە بەدەست چەکدارانی ڕژیمی شاگیانی لەدەستدا لە بەفروبۆرانێکی سەختدا خەڵکێکی زۆر لە بازاڕی و کاسبکار، کارمەند و مامۆستا و خوێندکار بەدەیان ماشین لە مەریوانەوە بۆ ناوچەی کەڵاتەرزان کەوتنە ڕێ. ڕێگاوبان زۆر خراپ بوو، لەبەر ئەوە شەو هەموو خەڵکەکە لە دێهاتەکانی ئەوێ مانەوە. لە ناو شادی و خۆشی خەڵکدا پەیکەری حەمەڕەزا شایان هێنایە خوارەوە. جەماوەری خەڵک هێرشیان کردە سەر شارەبانی، پاسەوانەکان تەسلیم نەدەبوون. کاک فواد یەکەمین کەس بوو کە لەسەر دیوارەکەوە خۆی خستە ناو حەوشەی شارەبانی، خەڵکیش هێرشیان هێنا و شارەبانیان گرت. هەر ئەو ڕۆژە کاک فواد پێشنیاری کرد بۆ نیشاندانی هێز و دەسەڵاتی خەڵک هەموو بەڕێوەبەرانی ئیدارەکانی ڕژیم بۆ ماوەیەکی کورتیش بوو بێت دەست بەسەر و زیندانی بکرێن. کۆبوونەوە لەسەر ئەوە لە ماڵی حسێنی برام بەڕێوە چوو. هەموو چالاکانی سیاسی بانکێش کرابوون بۆ باس و لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتە. گروپێکی ڕۆشنبیر و تێکۆشەری مەریوان فاتحی شێخولئیسلامی و هاوڕێیانی لەگەڵ ئەو پێشنیارە نەبوون و پێیان وابوو ئەو کارە ماجەراجوویە و لەوانەیە ئەنجامی باشی نەبێت. ئەو مەسەلەیە بووە هۆی قسە و باسێکی زۆر. کاک فواد لەسەر پێویستی ئەو کارە پێداگیری کرد. قسەکانی کاک فواد کاریگەر بوو، چەند کەس لە هاوبیرانی فاتح ڕایانگۆڕی و پشتیوانیان لە پێشنیارەکە کرد. بەڕێوبەرانی حکوومەتگیران و ڕۆژی دواتر لەسەر داوای شۆرای شار ئازاد کران. ئەو هاوڕێیانە چالاکانی سیاسی و خەباتکارانی جوڵانەوەکانی مەریوان بوون، بەڵام ئەوان دژایەتی هێندێک لە پلان و بەرنامەکانی کاک فواد و هاوڕێیانی وەک ڕێکخستنی یەکەمین دەستە پێشمەرگەیان دەکرد. لە مەریوان چەند ڕێکخراوەی دموکراتیک پێکاتن، لەوانە جەمعیەتی دفاع لە مافی گەلی کورد، ناوەندی پارێزگاری، یەکێتی کرێکارانی بێکار، جووتیاران، ژنان، جەمعیەتی معەلیمان و ناوەندی خوێندکاران بوون. فەزای شۆڕشگەڕانە هەموو ناوچەکەی داگرت بوو، کار و تێکۆشانی سیاسی بەڕادەیەک زۆر بوو کە شەو ڕۆژمان بۆ نەبوو. ڕاپەڕاندنی کاروباری شار لە ئەستۆی بەرەی شۆڕش بوو. پاراستنی شار بە شەو و ڕۆژ، دابشکردنی کەرەسە و نەوت، هەروەها ڕاگررتنی پاک و خاوێنی ناوشار هەموو زۆر چاک بەڕێوە دەچوون. تەبایی و ڕۆحی هاوکاری بەڕادەیەک زۆر بوو کە هەموو کارەکان بە باشترین شێوە جێبەجێ دەکران. لە ڕاستیدا ئەو چەند مانگە کە خەڵک بەڕێوبەری شاریان لە ئەستۆ گرتبوو هیچ گیر و گرفتێک بۆ کەس نەهاتە پێش و هەموو کارێکیش زۆر بەڕێکوپێکی بەرەو پێش چوو. هەموو شەوێک لە مزگەوت بە بەشداری خەڵکێکی زۆر کۆبوونەوە و قسە و باس دەکرا. لەسەر ئەوە قسە دەکرا کە حکوومەتی تازە چ جۆرە حکوومەتێکە، ڕژیمێکی شۆڕشگێڕە یا دژ بە شۆڕشە، هەڵوێستی بەرامبەر بە مەسەلەی کورد چۆن دەبێ و زۆر پرسی گرنگی لەم جۆرە دەبووە بابەتی قسە و باسی کۆبوونەوەکان. زۆر کەس ڕاوبۆچوونی خۆی دەردەبڕی. شەوێک لە مزگەوتی حاجی نەجیم لەسەر چۆنیەتی بەڕێوەبردننی شار و پێویستی پێکێنانی شوڕای شار و ئۆرگانێکی چەکدار بۆ پاراستنی شار کۆبوونەوە کرا. لە نێوان لایەنگرانی ڕێکخراوی چریکە فیداییەکان و جەماعەتی سەر بە مەکتەبی قورئان بوو بە دەمەقڕە. کەسێک لە چریکەکان هەڕەشەی لە مەکتەبی قورئان کرد و کوتی هەر کەس ئاوا باسی ئێمە بکات ناوزگی پڕ دەکەین لە قورقشم. نوێنەری مەکتەبی قورئانیش لە وەڵامدا کوتی ئێمەش چەکمان هەیە. جەو و فەزا ئاڵۆز بوو، خەریک بوو دەشێوە. کاک فواد دەرفەتی قسەکردنی وەرگرت و هەردوو لە ئارام بوونەوە و بڕیار درا کە هەر ئەو شەوە بۆ ڕاپەڕاندنی کاروباری شار و چارەسەری کێشە و گرفتەکان شوڕای شار پێک بهێنرێ. لە کۆبوونەوەیەکدا لە مزگەوتی جامعە زۆر لەسەر ڕژیم قسە و باس کرا. باسەکە ئەوە بوو کە هەڵوێستمان دەبێ بەرامبەر بەو حکوومەتە چۆن بێت. کاک فواد کوتبووی ئێمە وەک خەڵکی کورد داخوازە ڕەواکانی خۆمان باس دەکەین و داوا دەکەین حکوومەت وەڵامی داواکانمان بداتەوە. بابزانین خومەینی و ڕژیمەکەی چ جوابێک بەو داخوازیانەی ئێمە دەدەنەوە و
ئێمەش بە پێی ئەو جوابەی ئەوان هەڵسوکەوتیان لەگەڵ دەکەین. باسەکان لە بڵینگۆی مزگەوتەوە بڵاو دەکرانەوە و خەڵکی شار گوێیان لە قسەکان دەبوو. ئەو ڕۆژەی خومەینی هاتەوە ئێران، یەکێک لە خزمان بەرەو پیری کاک فواد چوو، دەستی لە ملی کرد و پیرۆزبایی لێ کرد. کوتی کاک فوادگیان، ئاواتی تۆ بەدی هات. شار ڕۆیشت و ڕژیم گۆڕدرا. ئەویش سپاسی کرد و کوتی بەڵام هێشتا سەرەتای کاری ئێمەیە و ئەوەندە بزانە ئاخوند و تاقمەکەی لە شاو ساواک خەتەرناکترن. کاک فواد هەر لە سەرەتاوە ئەم حکوومەتەی ناسی بوو، گومانی لە ناوەرۆکی سەرکوتگەرانەی نەبوو. بەشێک لەو ناسینە ئەنجامی لێکدانەوە بوو، بەڵام بەشێکی حاصڵی ئەزموونی شەخسی خۆی بوو. لە زیندانی قەسری تاران هاوبەندی جەماعەتێکی زۆر لە مەلاکان و ڕۆشنبیرانی سەر بەڕەوتی فیکری ئەوان بوو. لەوێ وەک سێزادان خراپبووە ناوبەندی زیندانیانی سەر بە ڕەوتە مەسهەبیەکان. کاک فواد هەوڵی دەدا زۆرترین هاودەنگی و تەبایی لە ناو ڕیزەکانی خەڵک و تێکۆشەراندا هەبێت. لە سەرەتاوە پیشگام ڕێکخراوی لاوانی چریکە فیداییەکانی خەڵکی ئێران لەگەڵ ناوەندی خوێندکارانی مەریوان نووسینگەیەکی هاوبەشیان هەبوو و زۆر هەڵسوڕاو بوون. پیشگام بڕیاریاندا جیا ببنەوە و بنکەی خۆیان هەبێت. بۆ قسە و باس لەسەر ئەم مەسەلەیە لە بنکەی ناوەندی خوێندکاران کۆبوونەوە کرا و ژمارەیەکی زۆری چالاکانی شار لەو کۆبوونەوەیەدا بەشدار بوون. جعفەری مستەفا سوڵتانی بەڕێوەبەری کۆبوونەوەکە بوو. کاتێک نۆبەی قسەکردنی کاک فواد هات، جعفەر کوتی کاک فواد وەک بێلایەن قسەی خۆت بکە. ئەویش کوتی من بێلایەن نیم، لایەنگری کاری هاوبەش و پێکەوە بوونم. کاتێک یەکێتی کرێکارانی بێکار لە مەریوان دامەزرا، سندووقێکی قەرز و کۆمەک بۆ کرێکاران دانرا. بۆ بەڕێوەبردنی کارەکە کارتێک دروست دەکرا بۆ کرێکارە بێکارەکان و دوو وێنەش وەردەگیرە، یەکیان بۆ سەر کارتەکە و ئەوی دیکەیان بۆ سەر پەروەندەی کرێکارەکە. ئەندامانی مەکتەبی قورئان لە ناو کۆمەڵی کرێکاردا کوتبوویان، ئەمانە سەر بە شەورەوین و یەکێک لە ڕسمەکانتان دەنێرن بۆ رووسیا. ئەم دەنگۆیە ڕاڕایی و دوودڵی خستە سەر بەشێک لە کرێکاران و وای کردبوو کە کەوتبوونە شک و گومانەوە. کاک فواد کە ئەوەی بیست بە هاوڕێکانی ڕاگەیان بە کرێکاران بڵێن تەنیا هەر ڕسمێک بێنن و لە بەرچاوی خۆشیان لە کارتەکەی بدەن. بەم شێوەیە ئیتر دوودڵی لە نێو کرێکاراندا نەما. نەورۆزی خوێناوی سنا. دوای سەرکەوتنی شۆڕش خەڵک لە سنا دەستیان کرد بە خۆڕێک خستن و هەروەها دامەزراندنی مەقەڕ و بارگا و ئیتر بە ئاشکرا چالاکی خۆیان دەست پێ کرد. زۆر ڕێکراوە و گروپ دروستکران و کۆمەڵەی بەرگری لە ئازادی و شۆڕش، جەمیەتێ دفاع ئاز ئازادی بە ئینقلاب لەوێ پێکات. لە دامەزراندنی ئەو ڕێکخراوەیەدا کە زۆرترین دەوری لە ئیدارەکردنی شاردا هەبوو، هاوڕێیانی کۆمەڵە دەوری بەرچاویان هەبوو. لاینگرانی ڕژیمی ئیسلامی لە هەوڵی ئەوەدا بوون کە شوێن پێیەک لە سنە بۆ خۆیان بدۆزنەوە. مەلایەک بە ناوی شێخ عەلی سەفدەری کە پێش شۆڕش وتاربێژی شیعەکان و نوێنەری ڕەوتی ئیسلامی سەر بە خۆمەینی لە سنە بوو، وەک سەرپەرستی ناوەندی فەرماندەیی بنکەی چەکدارەکان دیاری کرا و لە حسەینیەی سنە دامەزرا. بنکە چەکدارەکانی حکوومەت پێیان دەگوترا کۆمیتەیە ئینقلاب. سەفدەری هەروەها مەقەڕێکی لە خیابانی شاپووری سنە کردەوە و چەکداری تێدا دامەزراند. لاینگرانی مفتیزادەیش کە لەلایەن ڕژیمەوە چەکدار کرابوون، هەروەک ڕێکخراوەکانی دیکەی حکوومەتی ئیسلامی هەڵسوکەوتیان دەکرد و دەجوڵانەوە. ئەوان زوو چوون و بینای پارێزگای سنە و چەند شوێنی تریشیان داگیر کرد. لە یەکەم ڕۆژەکانی دوای ڕووخانیشا لە زۆربەی شارەکانی ئێران و کوردستان جەماوەری خەڵک پەلاماری بنکە سەربازیەکانیاندا و دەستیان بەسەر چەک و چۆڵداگرت. لە سنا سەفدەری بە هاوکاری چەکدارەکانی مفتیزادە نەیانهێشت پادگانی سنە بکەوێتە دەستی خەڵک و هێزە چەپەکان. بەگشتی خەڵک وردە وردە زیاتر بۆی دەردەکەوت کە ناکۆکیەکی زۆر لە نێوان خۆیان و ڕژیمدا هەیە، لەبەر ئەوە بە چاوی شک و گومانەوە دەیانڕوانیە کردەوەکانی ڕژیمی تازە دامەزراو.
لە ناو شاردا دەنگۆی ئەوە دەبیسترا کە ڕێژیم سیلۆی گەنمی شاری بەتاڵ کردووە. دوای بڵاوبوونەوەی ئەم خەبەرە خەڵکی نیگەران خۆپیشاندانیان ساز کرد و چوونە بەر دەرگای پارێزگا. لەوێ تەقەیان لە خەڵک کرد و کەسێک کوژرا. ئەوە بووە هۆی تووڕەبوونی زۆرتری خەڵک و ئەوانیش هێرشیان کردە سەر شارەبانی و ڕادیۆ تەلەڤیزیۆن. دۆخی شار زۆر ئاڵۆز ببوو، بۆیە خێرا شۆرای کاتی شۆڕش بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخەکە پێکات کە ئەندامانی بریتی بوون لە سدیقی کەمانگەر، بێهروزی سولەیمانی، شوعەیب زەکەریایی، مزەفەری محەممەدی و دکتۆر خوسرەوی. نەورۆزی ساڵی 1358 هەتاوی واتە 1979 زاینی یەکەم هێرشی ڕاستەوخۆی ڕژیمی ئیسلامی بۆ سەر کوردستان، ینی تەنیا 40 ڕۆژ دوای سەرکەوتنی شۆڕش ڕوویدا. ئیسلامیە تازە بەدەسەڵات گەیشتوەکان بە تۆپ و فڕۆکە بەربوونە گیانی خەڵکی بێدیفاعی سنا. ئەم کردەوە دزێوەی ڕژیم کاردانەوەیەکی زۆری لەسەر خەڵکی سناتدانا. جەماوەری زۆر تووڕە بەرەنگاری ئەو هێرشەیان کرد و حەماسەیان نواند. ڕاوەستاوی خەڵکی سنە لە بەرامبەر ئەو هێرشەی ڕژیمدا هەستی خۆڕاگری بەرامبەر بە ملهۆڕی زۆر بەرز کردەوە و لە هەموو ناوچەکانی کوردستان خەڵکێکی زۆر بۆ یارمەتی و پشتگیری لە خەڵکی سنا خۆیان گەیاندا ئەوێ. کاک فواد کە خۆی لە سنە بوو پەیامی بۆ ناردین کە پێویستیەکی زۆری هەیە بە چەک و تەقەمەنی و کوتی کە داوا بکەین لە ستادی حیفازەتی مەریوان یارمەتیمان بدەن. ئەتا ڕۆستەمی وەک بەرپرسی ئەو ستادە داواکاریەکەی قبول کرد، بەڵام فاتحی شێخولئیسلامی ئەو شەڕەی پێ ماجەراجوویانە بوو. لەبەر ئەوە خۆی و هاوبیرەکانی ناسراو بە شیرین بەهارە پێشیان بەناردنی چەک و تەقەمەنی بۆ سنەگرت. یەکێک لە ئەندامانی ئەو گروپە کە بەرپرسی چەک و تەقەمەنی بوو بەشێکی زۆری دزی و لە شاری یاسوج فرۆشتی. لەم شەڕەدا لە نزیک پادگانی سنا بەداخەوە سولەیمانی تیکانتەپە گیانی بەخت کرد. لەم هێرشەی حکوومەتدا بێجگە لە زەرەر و زیانێکی زۆری مادی زیاتر لە 200 کەس کوژران و 400 کەسیش بریندار بوون. ئەو ڕووداوە دواتر لە ئەدەبیاتی سیاسی بەرەی چەپ و شۆڕشگەڕی کوردستاندا بە نەورۆزی خوێناوی سنا ناوبانگی دەرکرد.